إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. كما قال تعالى في محكم كتابه: أحل الله البيع وحرم الربا يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل. صلاة ورحمة إخوالهم ولا يكتان به ميواناني مال إخوة داوكارين ومدوارين لخواي پروردگار جيان من برو خوشي و باشي بري خوانكا برو قرساي و برو گراني نبا و بدلي او كسان نبي حزدك دنيا گراني بي يعني او كس خراوان نبي. يا الله خواي جان بدلي او كس چاكانو دل پاكان بكي آمين. إيمان دارانو مسلماناني بريز لو تاري أمرودا حزدكم بابتكمان لويا دووبارە بێ یان بابەتەکەمان لەوەیە باسمان کرده بێ، بەڵام هەر بابەتێ لە کات و ساتی خۆیدا باسی کەین باشە. ئەوش باسی قۆڕخکردنی بازار و باسی گرانکردنی بازار و باسی بە گرانکردنی هەموو فلترێکی ژیان لەسەر هاوڵاتی کەوا لەم ڕۆژەدا لەم کاتەدا لەم ساتەدا ئیبینین هەمومان زۆر جار لەوەیە زروفی هەموو لایەکمان، ژیانی هەموو لایەکمان یان هەندێکمان زیاتر و زیاتر قورسترە. خوای گەورە لەو میحنەتە هەموو لایەکمان دەربکە. پەروەردگار کاتێ ڕیبای حرام کردبۆ، أحل الله البيع وحرم الربا، لبر أوي كالربا فائزة وزيادة تسري فخلقي هجار وندار لقوماو أواني كنيانا ئەوانە زەرەر ئەبن و زەرەرمەند دەبن، خەڵکێکی تر ئیسفادە دەکا. خوای گەورە کڕین و فرۆشتنی حەڵال کرد، بەڵام زیادە و زیادەڕەوی حرام کرد و هەرچی زیادەیە کە ئوژدانی تیانە بێ، زەمیری تیانە بێ حرامە. با کڕین بێ، با فرۆشتن بێ، با ناوی بنا کڕین، با ناوی بنا فرۆشتن، ئوژدان و زەمیری تیا نەبوو، هەڵگیرا بوو لەو مرۆڤەدا، ئەوە ئەچێتە قاڵبی ئەوەوەکەوە ئەمە بەرەو زیادەڕەوی دەڕوا و حرام دەبێ. ئینسان کاتێ شت دەفرۆشێ بێ ئوژدانی لەبان قەپانەکەی بێ، ئەبێ زەمیری لەبان قەپانەکەی بێ. هەرچی کاتێ ئوژدان و زەمیری نەما، لە خواترسی نەما، لەسەر قەپانەکە و لە دڵیان نەبا، ئەو کاتە هەموو شتێک دەکا. ئیدا لەم تەستەحی فەصنع ما شئت، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام، ئینسان لە خوا نەترسا، لە ڕقابەی خوا لە دڵیان نەبوو ئیتر وازی لێبێنە هەموو شتێک دەکا. بۆ ئینسانی مسلمان حەق نییە وابێ. خوای پەروەردگارە فەرمیە: یا ئەیها الذین ئامنوا، ئەی ئیمانداران، ئەی ئەوانەی نوێژەکەن، ئەی ئەوانەی ڕوو لە خوان، ئەی ئەوانەی شایەتمانتان هێناوە، ئەی ئەوانەی کەوا شایەتیتان داوە خوا یەک خوایە، شایەتیتان داوە پێغەمبەر یەک پێغەمبەرە و ئیمانتانیش هێناوە، عیبادەتش دەکەن، نوێژش دەکەن، ڕۆژوو دەگرن، عەمرە دەکەن، حەج دەکەن، وریابن لە بەینی خۆتانە ماڵەکان قۆڕخ مەکەن بیخۆن بۆ خۆتان. ها ئیمانداران، ئەمە لەگەڵ کایەتی؟ لەگەڵ ئێمەی مسلمان تاک بە تاکمانە، لەگەڵ ئەو تاجرە بەڕێزانەیانە، لەگەڵ ئەو کەسانەی کە خوا ماڵی داوە پێی، ماڵی داوە پێی بۆ ئەوە نا گرفانی خەڵکی بەتاڵ بکە، ماڵی پێداوە بۆ ئەوە نییە بازار قۆڕخ بکا و هەمووی بکێشێتەوە بۆ خۆی، بۆی خەڵک لە بازاڕا شت دەست نەکەوێت دوای خۆی بە گران بیفرۆشێ. نا، ئەمە خوا ڕقی لێتی، ئەمە خوا حەزی لێ ناکە لەم ڕەفتارە هەر کێ بیکە. بۆ ئینسان ئیماندار بزانێ احتیکار و مەحرومن. عولەمایان فەرموویانە زۆرینەیان وەڕای ئیجماعشی لەسرە زۆرینەواتە ئەڵێن قۆڕخکردنی بازار حرامە، یەکێ لە هەرە گەورە حرامە و تاوانەکانە. هەر کەسێ بیکاوە تووشی حرام بووە، خوای گەورە یان لێی خۆش دەبێ یان نا. کابرایەک
أفرمي عائشة دايك عائشة رضا ورحمتي خوي لبي الله أفرمي كابراء الأهلي مصر هاد ولا من فرموا لي من برسي أو كسي كلاتانا شونه بوتان لقلتانا شونه ئیتر چی ڕئیسی وڵات بێ و چی حکومەت بێ و چی تاجرێ بێ و چی کەسێک لە بازارە بێ و بازار بجولێنێ وتر هەر ناوێکێنەی ناوی بنە فەرمووی ئەو پیاوە زۆر باشە لەگەڵمانە ئەو پیاوە هەر شتێکمان لێ بسێنرێتەوە نەمێنێ ئیخاتە شوێنی ئەگەر عەبدێکمان نەما کەسی عەبدێکی نەما لە کاتی خۆیدا عەبد بووە دیارە عەبدێکی بۆ دەکڕێ فەرمووی ئەگەر کەسێک احتیاجی بوو محتاج و پارەی نوقسان بوو پارەی پێدەدا و هەرچی نوقسانی بێ هەمووی پێئەدا ئەمجا دایکە عایشەمە گێڕاوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا دوعای کرد دوعای لە خەڵکێ کرد و دوعایشی کرد بۆ کۆمەڵێ واتە ئەم حەدیسەمان دوو بەشە پیغمبری نازدار صلی الله علیه وسلم فرموی اللهم من ولي من امر امتي شيئا فشق عليهم خوايا هر کسی شتێکی ها بەدەست ئیتر لە گەورە هەتا بچووک ها بەدەستی قورسی ئەکا لەسەریان و گرانی ئەکا لەسەریان و ژیانیان قورس ئەکا خوایە تۆ ژیان لەسەری قورسکە خوایە تۆ ژیان لەوە قورستر بکە لەسەری ئیتر چی گەورە لەسەرەوە بێ هەتا خوارەوە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دوعایە دەکا چی ئەوەی کە ها بەدەستیەوە لەسەرەوە هەتا خوارەوە ئەمجا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من ولي من امر امتي شيئا هەر کەسێ شتی ها بەدەستی و خەڵکیش سێردەستی ئەکا ئەم کەسە ئەگەر ڕیفق بوو واتە نەرمونیان بوو بەزەیی بە خەڵکە هات بەزەیی بە خەڵکانێک هات خۆی لە ئاسمان نەبوو زەوی لەسەر خەڵکی لەسەر زەوی بێ خوای گەورە من دوعای بۆ دەکەم خوای گەورە ژیانی بۆ ئاسانتر بکە و خوای گەورە ڕەحمی لێ بکە و هەموو خراپیەکان و هەموو ڕێگا قورسەکانی لەسەر ژیانی ئاسان بکە تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعاکە بەو کەسانەی لەگە خەڵکا باشە و دوعاش دەکا بەو کەسانەیشی دوعا لەو کەسانەش ئەکا لەگەڵ خەڵکدا خراپە ئینسانی ئیماندار نابێ موسڵمانە بەڕێزەکان لەم کات و ساتەدا ئەوە تا موچە ئاوای لێ دێ ڕۆژێ دەدرێ و نادرێ تۆی تاجر و تۆچی بەڕێز تۆیشی دوکاندار هەمووی بشاریتەوە کڕی تۆ بە پارەیەکی هەرزان ئێستای فرۆشی بە پارەیەکی حرامە ئەوە گرا ئەوە حرامە مسلمانە بەڕێزەکان هەر شتێکت کڕی شەرعەن وایە بەو سیعرە بیفرۆشی هەتای کڕیتەوە بە سیعری گران یەڵڵا بیفرۆشی بەداخەوە سێرەکەی بانگە دادێتە یەکەم ریزی مزگەوت نوێژ دەکا ڕوو لە خوایە تەماشاکە ئەچێتەوە لە دوکانەکەیدا چی لە بازاڕە گران دەبێ دەیشارێتەوە هەمووی بۆی بە گران بیفرۆشیە وەڵڵاهی حرامە ئەو پارە ئەو پارە وەڵڵاهی حرامە کە دەیشاریتەوە وەڵڵاهی تۆ مەلعونی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ بازار قۆرخە کاشتەکان نەشارێتەوە ئەلیحتیکار و معلوم ئەفەرمیە پێغەمبەری خوا واتە ئەو کەسە بەر لەعنەتی خوا دەکەوێ ئیماندارانی بەڕێز ئێمە موسڵمانین ئیماندارین ئەمبێ بترسین لەو هەڕەشانەی خوایدا و ئەبێ بترسین لەو هەڕەشانەیشی کە پێغەمبەری خوا داوێتی صلی الله علیه وسلم نوێژ هەرەوە نییە بێ چوار کات نوێژکەوی بڕۆی ئەمرە هەرەوە نییە هەموو ساڵێ ڕاکەی بۆ ئەمرە و بگەڕێیتەوە حەج بکەی ڕۆژوو مانگی ڕەمەزان هەرەوە نییە سی ڕۆژ دەم بگریتەوە تەواو نەخێر خوا سێر کردار دەکا ئایا کردارت لەگەڵ ئەمانە یەکە بەڵێ لێت وەردەگرێ ئەگە کردارت یەک نییە ئەمانە سوود ناگەینێ بە تۆ ئەم عیبادەتانەی سوودی نییە بۆ تۆ خوا سێر کردار و ڕەوشت دەکا ئەگەر وابی ئەو کاتە کەسێکە بی باشە بی و چاکە بی اتقوا محارم تكن أعبد الناس خۆت بپارێزە لە حرام خۆت بپارێزە لەو شتانەی خوا توو ڕاکا پێغەمبەر توو ڕاکا صلی الله علیه وسلم ئەبیتە باشترین بەندەی ناو بەندەکان لە دیوانی خوادا لا يدخل الجنة ئەفەرمیە پێغەمبەری خوا مسلمانێ کەسێک ئینسانێ ناچێتە باشتەوە جەستەی بە حرام واتە گۆشتی گرد بێ بە حرام لقمەی حرامی خوارد بێ هەر جەستەیەکی مرۆڤ بە حرام کۆی کاتەوە بیکاتە قوڕیدا و بیخوا و جەستی و جسمی پان بێتەوە ئەو کەسە چاک بزانێ ئەو کەسە پێغەمبەری خوا فەرمیێ عەلەیهی السەڵات وەسەلام ناچێتە باشتەوە جەستەیەک بە حرام گەورە بێ ئیماندارانی بەڕێز ئەبێ وریابین پێغەمبەری خوا فەرمی هەڕەشەیەکتر ئەدا بێسە العەبد المحتەکر واتە ئەو کەسەی
وەک بڵێ بێزاری ئەڕوێنێ، بێزاری لەوەی کەوا حەز دەکا لە بازار گران بێ. ئەزانی تۆی ئیماندار هەر بازار گران بوو حەز بکەی بەس لە دڵەوە پێت خۆش بێ، ئەزانی تۆ گونەحباری نەکەوەی بڕی کڕین و فرۆشتن لە بازارە بکە هەر پێت خۆش بێ، بازار گران بێ، ژیانی مسلمانان قورس بێ، تۆ یەکێکی لەو کەسانەی کە خوا حەزی لێ ناکە. و هەر کەسێک حەزکە کاتێ بازار دائەبەزێ ئەم پێی ناخۆش بێ لە دڵەوە، ئەو کەسەش خوا حەزی لێ ناکە. پێغەمبەری خوایەژێ لەمانە بێزارە لەم دوو سنفە، یعنی بێزار لەو کەسانەی کە حەزەکەن بازار گران بێ، بێزار لەو کەسانەی کە پێیان ناخۆشە دڵەوە بازار دابەزێ. ئینسانی ئیماندار ئەبێ بزانێ ئیماندارانی خۆشەویست ڕاستە ئێستا لەم کاتە و 2022 بەڵام خەڵکێکی زۆرێ هەژارە نەدارە لێ قەوماوە، هەیە هەیەی بەشی ناکە، هەیە لە ژیانی خۆیدا ئەمڕۆ ئەمە نەشتەکان زۆر بووەتەوە بەش و حاڵی خۆی ناکە. من دخل في شيء من أسعار المسلمين، هەر کەسێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سعری بازاڕی ئیمانداران هەر کەسێ شتێ بەرز کاتەوە و بەدەستی ئەو بێ بازار گرانکە ژیان قورس بکە، پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام كان حقا على الله، ئەو کاتە خوا حەقی خستووەتە سەر خۆی لەگەڵ ئەم مرۆڤە چی بکە؟ ئەم مرۆڤە لە ناو ئاگری جەهەنەم خوا پەناماندا شوێنێکی بۆ دابنا، خوا پەنامان بدام. تەماشاکە هەڕەشەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەنێ هەڕەشەیەکی قورسە، بەس ئایا ئێمە ئەمەمان زۆر جار لەوەی لە فکرمان چێ یان بیستومانە یان بەعدەجا شەیتان ئەمان خەڵەتێنێ ئەڵێ ئەمە لابە بۆ ئەمڕۆی دەیتە ئەوەنە هەڵی گرە هەتای ئەوارە سبەینی ئەیدەیتە سێقات، ئەوە شەیتان پێتەڵێ نازانێت تۆ بەر ئەحەم کە ڕەشانە دەکەوی لە دیوانی خوادا و لە دیوانی خەڵکیشدا مەغبوز دەبی. ئەفەرمێ من احتكر طعاما 40 ليلة، هەر کەسێ ماڵێک هەڵگرێ بۆ چل ڕۆژ، پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام فقد برئ من الله والله برئ منه، خوا بەریئە لەو کەسەی کە شتێک هەڵەگرێ بۆی بازار گران بێ 40 ڕۆژ، خوا بەریئە لێی و ئەوش بەریئە. یعنی خوای گەورە ئەم بەندەیە ئەم مرۆڤە هیچ حەقی نییە پێوە. ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر کەسێ شتێک گران بکە و شتێک هەڵدا بۆ گرانی ئەو کەسە ئەوەیە ئیلا ئەوەی دەستەکەوێ لەو گرانتر یا لەوە خراپتر. هەر کەسێک یارمەتی هەژار و لێ قەوما و فەقیر لە کاتی گرانی یابدا بازار وە خۆی بێرێتەوە گرانی نەکا، خوای گەورە تەکید بەشتی باش و چاک ئەخاتە شوێنی پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام. و فەرمی هەر کەسێ با شت گران بکە لەسەر مسلمانان ئەو کەسە با بزانێ ئەو کەسە ئەو ئیسفادەیە هیچ لە ژیانی خۆیدا ئیسفادەی لێ ناکە ئیلا ئایداتە ئەو شتانەی کە زەرەرە ئیلا ئیبا بە نەخۆشی بە ناخۆشی و بە خراپە و بە خراپەکاری. ئەبێ ئینسانی مسلمانی ئیماندارە نەخۆشەویستان ئێمە ببزانین بە تایبەتی ئەو دوکانە بەڕێزانە، بە تایبەتی ئەو تاجرانە تاجری ڕاستەقینە لەگەڵ پێغەمبەرانە، لەگەڵ ئەسحاب و یاوەرانە، لەگەڵ ئیمامی عوسمانە، لەگەڵ ئەو سەحابە کەڵە پیاوانەی کە سێریان کەوت تەماشایان کە لە ژیانە لە کاتی محنەتەکانە چۆن بوون بۆ مسلمانان چۆن بوونە. کاتی ئەو کاتەی گرانی بووە نەچوونە لە بەنقەکان پارەکان بکێشنەوە بۆی گرانی زیاد بکە، یارمەتی دەربن. چۆن ئەمڕۆ حکومەت هەرێ هەمووی ئەبینی لە بەنقەکان ڕاکێشێتەوە، تاجرەکە شەشێ یارمەتیەدا ڕایەکێشێتەوە بۆی بازار زیاتر بەرز بێتەوە شتەکانی تر و ئەوانی تر ئەوەی کە بەنزینە، ئەوەی خواردنە ئاردە، ئەوەی کە ئەبینی هەمووی وەڵڵاهی گونەحباری ئەگەر بە هەرزان بیدنی بەخگران و دوو قات و سێ کات بیفرۆشی بۆ خەڵکە. ئەمڕۆ محاسبەیەک نییە لەگەڵ توا سبەینی و دوو سبەینی خۆ مردن هەیە، خۆ قەبر و قیامەت هەیە، خۆ لەورە کەس نییە خۆ تاقتەینا لەژێر ئەو قەبرە. لەوێ چی ئەڵێی بەخوا؟ لەوێ لەگەڵ خوادا چۆن دەرەچی؟ حیسابی خوا چۆن ئەتوانی سرت بەرزکەیتەوە ڕووسبیبی؟ ئەبێ وریابی ئەوانەی بە تایبەتی بازار لە هەموو جونگەیەکەوە ئەبێ وریابی گرانی نەکەی.
بۆیە وتیانە پیاوچاکان یەکێ لەوانە شەوکانی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ سەنعانی فەرموویەتی ئەوەی بازار گرانکە ئەوە کەسە گوناح و تاوانی کردووە وتیانە گوناحێکی گەورەی کردووە و هەروەها ئیمامەکانش فەرموویانە هەمویان ئەوانەی وەک ئیمامی عومەر ئیمامی عوسمان ئیمامی عەلی و ئەوەکانی ترش هەمویان هەڕەشەی قورسیان داوە وتیانە هەر کەسێکێکە لەوانە هەر کەسێ بازار گرانکە و لەگەڵ بازارگرانیا بێ ئەوە ڕەحم لە دڵیان نییە ئەوە دڵی زۆر ڕەخە بەزەی خوا لە دڵیان نییە و فەرموویانە هەر کەسێک بازار گران بکە ئەوە تەئکید بە گرانی بازار یعنی گرانی ئاگری دۆزەخ بۆ خۆی مسۆگەرەکە و فەرموویانە هەر کەسێ ئەو بازارە گرانکە ئەو کەسەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەشەی لێداوە کۆتایی دێنین بەوەی ئەچینەوە بەلای ئیمامی عوسمان تەماشاکە ئەو کەسانەی کە پارەیان هەیە ئەو کەسانەی کە خوا ماڵی پێداون ئەو کەسانەی کە تاجرن ئەو کەسانەی ئەتوانن کارە بۆ خەڵک ئاسان بکەن پیمامی عوسمان لە کاتی خۆیدا چەند جارێک بە بۆنەی ماڵەکەیەوە باشتی کڕی بە بۆنەی عیبادەتەکەی نەبوو ماڵەکەی پێغەمبەری خوا دوعای بۆی کرد هەر لە دنیادا موژدەی پێدا تەماشاکە ئیمامی عوسمان ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو بیرەی کڕی لەگەڵ کابرایەکی جوولەکەدا ئەمجا پێغەمبەری خوا دوعای بۆ کرد وتی ماڵی عوسمان و عوسمان زەرەر ناکات لە ئیمڕۆ بەدواوە لە زمانی ئیمامی ئەبوو بەکرشدا مسلمانان کەوتنە محنەت کەوتنە ناڕەحەتی کەوتنە ئەوەی کەوا خەڵک زۆری بۆ هات لە وشکە ساڵی لە فەقیری چوونە لای ئیمامی ئەبوو بەکر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی ئەبوو بەکر هیچی لەژێر دەستا نەبوو وەک ڕەیسی وڵات هیچی پێ نەبوو وتی سەبرگن هەتا خوای گەورە ئارام و دەرگایەک دەکاتەوە بینیان قافیلەیەک هات ئەو قافڵەی لە شامەوە هاتە ژوورەوە ئەم قافڵە غراز و یەکجا خەزینەیەکی زۆری پێبوو بینیان ئەو کاتە ئیمامی عوسمان کە ئەوەی بینی فەرمووی هەمووی من ئەو کاتە وتی هەمووی دانن بۆ من هەمووی کڕی ئیمامی عوسمان کە کڕیەی دابەشی کردە سەر فەقیر و هەژار و لێ قەوماوە ئەمجا کابرایەتر هات وتی من لە عوسمان زیاتر پێدەم ئەگەر ئەو یەکی داوە من دەیەکت پێدەم بەس بم دەرێ وتی نەتازە من وعدم دا بە عوسمان رضي الله عنه ڕۆیە لای ئیمامی عوسمان وتی ئەی ئیمام ئەی عوسمان وەرە ئەو ماڵەکەی خۆت کە تو کڕیوتە بم دەرێ دەقاتت پێدەم بەس بیدە من واللهی ئەمڕۆ بوایە مسلمانی ئەمڕۆ یەکسەرەی دا پێی بەداخەوە ئیمامی عوسمان فەرمووی لە تۆ زیاترم پێدراوە وتی بیسقات وتی لە تۆ زیاتر زۆری وت ئیمامی عوسمان وتی هەموو دنیام بەی تێ نادەمێ من دامەتە خوا ئەم ماڵە دامەتە خوا بۆ فەقیر و بۆ ئەوانەی لێ قەوما و ئەوانەی کە نیانە خوا لە تۆ زیاترم پێدا خوا زۆر دەوڵەمەنە لە بەندەکەی زۆر دەوڵەمەنە بۆمی عوسمانی تەوزیعی کرد بەسەر فەقیر و هەژار و لێ قەوماوی ئەو خەڵکە ڕەش و ڕووتەدا نەکوەک ئەمڕۆ گشتی چاوچنۆک گشتی ئەمڕۆ بەداخەوە چاوچنۆک وازانێ لە برسا ئەمرێ شخصی وایە بە 30 ساڵ بە 40 ساڵ واللهی لە ماڵا دانیشیەکە سبینەکە قەسەم بە ئەو خوایە نامرێ لە برسا بەس واللهی ماڵ و مناڵی لێ تێر ناخۆن ئەوەنە لە ماڵا نییە تێری لێ بخۆن و بازارشی کردووەتە ئاگەل لەسەر مسلمانان تۆ بڵێ ئەمە ژیانێک ئەمڕۆ دنیا پارەیەکی ئایا لە قیامەت شامی سراحەتەیە نەخێر فەقیرێک و لێ قەوماوێک و داماوێک ئەوەی هەیە نییە موچەکەی دێیان نایە ئەوە تا سێشەکەی لە کاتی خۆی دانایە بێژگە لەوەش سێرەکەی کەسێک یان کرێکاری دەکا واللهی یەوارایی کڕێ ئەڵێ خوا کەریمە بۆ بەیانی سەر ئەناتەوە بە ئیسراحەت ئەخەوێ غەمی نییە ئەخەوێ کێ خاوەنی بەیانیە کێ خاوەنی دەقەیەکی ترە کورەم حەمکە پارە بۆ کێ هەڵەگرن کورەم حەمکە پارە بۆ کێ دەبن قەینا گەر 250 دیناریان بخستایە ناو کفنەکە لەگەڵ خۆتا بتبردایە ئەماوەند قەیناکە هەڵی گرن لە بەنقەکان بۆ خەتان داینەن لە قاسە گەورەکان داینەن بەس ئەم پارەیە بۆ ڕۆژی ڕەش نەبێ بۆ کاتی تەنگانە بێ بۆ خەڵکی ئەنفال و شەهید و بۆ خەڵکی
داما و قڕ بەسەر نەبێ بۆچی کاتێ باشە تخوا چی قیمەتی ئەو پارە تخوا چی قیمەتی ئەو پارە لە دۆست و ئەحباب و خۆشەویستی خۆت بگریتەوە لە خەڵکی ڕەش و ڕوود بگریتەوە هەڵی بگری کەوا دای بنێ پارەیەکی زۆرت هەیە قەومەکەت خزمەکەت گەلەکەت هاوسێکەت شارەکەت برسی بێ پێغەمبەر گیانیشە فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئیمانی نییە ئیمانی نییە پێغەمبەر سەحابە هەموویان داچەڵێکیان ئەمە پێغەمبەری خوا بۆ بێژە ئیمانی نییە سێ جار لەسەر یەک تکرارێک کاتەوە ئیمانی نییە ئەوەی کە شەو خەوت هاوسەکەی برسی بێ ئیمانی نییە ئەوەی شارەکەی برسی بێ ئەو دەسەڵاتدار بێ و نەتوانێت جێبەجێی کابووی ئیمانی نییە ئەوەی کە تاجر بێ بتوانێت بازار هەرزان کا و گرانی بکە ئیمانی نییە ئیماندارانە و حەدیسە زۆر ئەگرێتەوە ئەوە لەگەڵ دراوسەیان نییە خوای گەورە ڕەحم بە مەلایکەمان بکە عاقبەت خێرمان کە لەشمان ساغ بکە یا ڕەبی بازارمان بۆ ئەرزان کەی یا ڕەبی خوایە بازارمان بۆ ئەرزان کەی ژیانمان بۆ خۆش کەی یا ئەڵڵا خوایە لە تەپاڕێینەوە ئەمەیش دەرگایەکمان نییە دەرگای تۆ نەبێ یا ئەڵڵا خوایە دوعایەکێکمان لێ قبوڵ کەی ژیانمان بەرەو خۆشی و باشی بەری یا ڕەبی خوایە ژیانمان بۆ بازارمان بۆ ئەرزان کەی ئەوەی نیەتی نەدارە لێ قەوماوە خوایە بۆی پڕکەیتەوە یا ربی ماڵی حەڵاڵ بکەیتە نەسیبمان ماڵی حرام لێمان دوور کەویتەوە یا الله خوایە لێ تەپاڕین و ڕەحم بە پیاوەتەمەنەکانمان بکە عاقبەت خێریان بکەی لەشیان ساغ بکەی ئامین ئامین الحەمد لله رب العالمین اللهم آمين والحمد لله رب العالمين الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه ينيب أما بعد إيمان داران دو خالصي خالي لخزمتنا إسراف إما هاولاتينا بإسراف كين بهارة بچو بو دروا بقر رقينا والله متخوى إسراف مكان والله مسرف في وك أو كابرايك لبازار شد قرانك ايش فرقتني خوا اويك إسرافك خوشي بيانايا ئەوەنە چێشت بووە بۆ دەرەوە بیخۆی فڕی مەدە لەو دەشتە ناشکوری خوا مەکە ئەوەنە بەرە بەشتەکە لە ماڵە ئەوەنە مەسروفکە بەشتەکە بەداخەوە ئەبینی زۆر جار هاوارێتی ئەڵێ پارەم نییە ئەڕوا بۆ بازار کراسێک ئەسێنێ بە 150,000 بۆ ڕۆژێ بۆ سەعاتێ بۆ تاخێ لەو لاش و هاوارەکە ئەڵێ نیمە شخصی وایە لەم بارە چەند قات ئەکا و چەند شتێک ئەکا لەوەیە لە غێریەوە ئافرەتان و کچان ژنان ئیسراف بکەی سرف بە پیاوەکەت بکەی تۆ گونەحباری پێشی پیاوەکەت ئەگە پیاوەکەتش یارمەتی داوش گونەحبارە مسرف مەبە خوای گەورە خۆشی پێتان نایە ئەگە مسرفی تر لە هەموو ڕوونگی هەموو جمکی چمکەکانی ژیانی خۆت مسرف مەبە سەفرە ئەەکەی ئاداب بپارێزە هەر کەسێ بچێ بۆ سەفرە نوێژی جمعی بڕوا گونەحبارە خوا غەزەبی لێگریا تایەوارە نابێ بۆ سەفرە جمعەت بفەوتێ ئیمانداران ئەم شتانە زۆر بە گاڵتە دائەنرێ مسڵمانان جمعە جێ لێچێ بۆ سەفرە دەوامی بێ ناڕوا دەوامەکەی جێ نایلێ بەس خوا ئاەتێکی داگردووە سوورەتێکی داگردووە تۆ یەک سوورەت ڕەدەکەیتەوە یەک ئاەتی خوا ڕەدەکەیتەوە خواڵێ فەرزە تۆ گوێ پێ نادەی وریابن ئەچن جمعەکان بۆ سەفرە و سیاحەت بچن قەیچێکا بە جمعەکەتان نەفەوتی ئیمانداران خۆشەویستان سێمیان پاکێتی ڕجاءن ژنگە پیس مەکەن ڕجاءن پاک و پوختەیی ڕابگرین ئەها ماوەیە کە چاو هۆشمان کردەتەوە دنیا هەمووی گشتمان چوومانە قەفەسەوە بە بۆنەی پیسێتیەوە دینی ئیسلام یعنی پاکێتی هەموومان لە ماڵەوە حتا ئەگەیەتە دەرەوە مزگەوتەوە شوێنە گشتیەکان هەمووی ئەبێ بپارێزین ئومێد بەخش بە خۆت مەکوژە بە خەفەت بەخوا خەفەت بخۆی نەخۆی ژیانەوە خۆی ئەڕوا خۆر هەر لەیرەوە دەرەچێ لەیرە ئاوا بێ ڕۆژ دێ و شەو دەڕوا ئیتر خەفەتە خۆی خۆت زەرەرەکەی تووشی زەخت و شەکەرە و تووشی چەوری و نامچی هەزار نەخۆشی ئەبی هەموو ڕۆژێ بڕێی دکتۆرۆبی خەفەت بۆ چییە خۆی لەکوێیە کوردەواری و تێتی بڕا گرێیدە با بڕوا خەفەتی بۆ مەخۆ خوا سەری داوە ڕزق شەدا هەتا هەناسەیەکت ما بێ ڕزق تێشەیە بەخوا هەناست نەبا هەموو دنیاین تۆ بێ یەک سانیە دوایەوە نامێنی هەر دەڕۆی خەفەت مەخۆ خەڵکێکەیە لە خەفەتا خۆی کوشتووە گۆتم هەر سیاسی 24 ساعت بەرامبەر کەناڵی گردووە بزان چێ دەقەیەتر چێ بێ مەیخۆ وازی لێ بێنە دوعا بکە لە دیوانی خوا پارێرەوە لەوە باشترە بەرامبەر کەناڵەکان بگری
لديواني خوا چیتێ بۆ خۆش شەوان ڕۆژان دەستبەرز کەرەوە بڵێ خوایە ئەمەم بۆ بکەوە ئەمەم بۆ بکە خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما